لە یاریەکانی گەڕی پێنجەمی خولی نایابی کوردستان لە شارۆچکەی پیرمام یانەی ئارارات میوانداری شێروانەی کرد. دەستپێکی یاریەکە بە فشار و هێرشەکانی یانەی ئارارات دەستی پێکرد و هەموو هەوڵێکی یانەکە بۆ تۆمارکردنی گۆڵێک بوو بە شێوەیەکی خێرا. لە خولەکی 16 عەلی عەزیز توانی گۆڵێک تۆمار بکات و ئارارات پێش بخات. یاریەکە دوای ئەم گۆڵە کراوەی و ڕکابەری زیاتری بەخۆیەوە بینی، بەڵام یاریزانانی هەردوویانە زۆرترین دەرفەتیان لەدەستدا. لە نیوەی دووەم یاریەکە دوای تێپەڕبوونی تەنها دوو خولەک شێرزاد حوسێن گۆڵی دووەمیشی بۆ ئارارات زیاد کرد. یاریزانانی شێروانە دوای ئەم گۆڵە ئەرچیان زیاتر قورس بوو بۆ گەڕانەوە بۆ ئەنجام یاریەکە، هەرچەندە هەوڵی زۆریاندا بەڵام ڕێگای گۆڵیان بۆ نەدۆزرایەوە و ئاراراتی ناوە بەناوە بە هێرشەکانی دەیویست ئەنجامەکە گەورەتر بکات، بەڵام یاری بە ئەنجامی دوو گۆڵی پاک بە سووری یانەی ئارارات بە کۆتا هات. ڕاستی ئەمە فرسەی زۆرمان بۆ هات، یانی من ڕاست دوو گۆڵمان لێ کرا ئابایە ئێمە 4 گۆڵمان بکردە، یعنی ئەو یاریە ئابایە لە بەرژەوەندی ئەمە بووایە و من دەستخۆشی لە یارزانەکان مەکەم. ئیتر یاری وایە ئەمە تقریبان ئێمە 2 هەفتەیە دوورکەوتینەوە لە ڕکابەری دەوری و ئەمانە یاری تەجیل و یاری وەستان و ئەمانە زۆر تەسیری کرد لە فڕقەکەمان، بەڵام ئەم یاریە من ڕاستی زۆر ڕازی بووم لە یاریزانەکان، دەستیان خۆش بێ. پاشەکشە زیاتری وەی بوو کە تەبیعیە فەریقکە 2 گۆڵ بکاتن یان فەریقی خەسم فەریقی بەرامبەرت 2 گۆڵ لە دوابی زیاتر زەخت لێ بکات. ئەوە نە تەوجیهاتی ئێمە بوو نە بەرنامەی ئێمە بوو، یاریزانەکان تۆزێک هیلاکیان پێوە دیار بوو. شەوتی یەکەم ئێمە زەختێکی تەواومان کرد، لیاقی یاریزانان تۆزێک هاتە خوارێ، هەر لەبەرەوەی احتفاظ بە لیاقی خوانەوە بکەن لەبەری تۆزێک پاشەکشان کرد. بەم ئەنجامە ئارارات بە 9 خاڵ خۆی گەیاندە خانەی سێمی ڕیزبەندی و شێروانش بە تاکە خاڵێک لە دواوەی ڕیزبەندیدایە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام.